مەسعود بەرزانی بەڕاستی ئەگەر مەسەلەی احترام قایلە بۆ ئەحزابی سیاسی لە کوردستان بە هەر ناوەڕێکەکەەوەیان بێ وەختێکا چێتە ئەمریکا گرێبەستەکە پێویستە خۆلانی کەم ئەگەر نەشیان با لەگەڵ خۆیان هەوڵ بە پێیان بڵێ چم کارێکی واکەم آخر $110 ملیار هەر ڕەبتی بە پارتی و چێتیەوە نییە ڕەبتی بە یەکگرتوو بە ئیسلامی و بە هەر تاشێک لە هەرێمی کوردستانەوە هەیە بۆیە بن پێم وایە ئەو جۆرە کۆبوونەوانە ئارایشت و تاکتیک لێدان و بلۆڤ لێدانێکە کە پارتی هەمیشەم کارەی کردووە لەو کاتێ ئەگەر بێ خۆی کۆنتترۆل و یەکتەرەفە لەگەڵ هەر قەرارەکە بێ بۆ هیچ شتێ ناگەڕێتەوە بۆ هەتا بە حکوومەتی عێراقیش ناگەڕێتەوە ئەگەر حسابی لەسەرەوە کردبێ هاوکێشەی هێز لە قازانجێتی آخر وەرەقەی خۆی ڕاکێش و وەکو هێزی یەکەم لە کوردستانە کە حکوومەت یێرێن مساویە بۆ خەڵکی کوردستان مساویە بۆ نەتەوەی کورد مساویە بۆ ڕابردووی شێ مەحموو شێخ سەعید پیران و مەلا مستەفا و هەمووی بەناوی خۆیەوە تۆمارەکە ئەوەیەوێ یاری بکە لەگەڵ ئەحزابەکان بۆ ئەوەی کە فشارەکانی سەر خەڵکی لەسەر کاڵ بێتەوە ئەو مەسەلەی گرێبەستە کە هەموو خەڵک لی ناڕازیە کاڵ کاتەوە ئەم ناڕازایەتیە بخاتە چوارچێوەیەک و بەشێک لە ئۆپۆزیسیۆنی شەریکە فشارەکان ملی ئەوانیش بگرێتەوە بەڵام ئەوەی کە دیارە ئۆپۆزیسیۆن لەم کارەیە نەچوو و بۆ معنایە توان بڵێم هەتا مەسعود بەرزانی خۆی و مەسئولینی باڵای پارتیش لە کۆبوونەوەکەیان نەبوون و زۆرتر وەکو شتێک کۆبوونەوەیکی فەرمایشی جێبەجێ کراوڕۆ پێم وایە ناجح نەبوو و سەر نەکەوت و هیچیشی بەدواوە نابێت